دەپەڕێت بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەوان سەردەج عوسمان لە شاری هەولێر. دەزانن 12 ساڵ بەر لە ئێستا سەردەج عوسمان تەنها ڕۆڵەی ماڵەکەی بوو یاخۆ ڕۆڵەی هەولێر بوو، بەڵام ئەمڕۆکە وەک دەبینین هەر چوار بەشی کوردستان بۆ یادی مەرجی شەیدی قەڵەم سەردەج عوسمان کۆبۆتەوە، واتە ڕۆژ ئاوا، ڕۆژهەڵات، باکوور، باشوور. ئەمەش دەرخەری ئەوەیە کە سەردەج عوسمان ئەو پەیامەی کە 12 ساڵ بەر لە ئێستا کە بەرزی کردبەوە ئەمڕۆ بە هەر چوار پارچەی کوردستان بڵاو بووە. وای ئەمە پێمان وایە دەسەڵاتی کوردی چۆن 12 ساڵ بەر لە ئێستا کە قەڵەمێکی بوێری کوردستانی نیشتیمانی گەورەی شەید کرد، ئەمڕۆکەش بە هەمان عەقڵیەت و بە هەمان فکری 12 ساڵ بەر لە ئێستا بیر دەکاتەوە. بە دەلیلی ئەوەی کە ئێستا لە کاتێکدا ئێمە قسە دەکەین یادی سەردەش دەکەینەوە، دەبینی ڕۆژنامە نووسانی باشووری کوردستان، ڕۆژنامە نووسان لە بادینان، لە هەولێر، لە شوێنەکانی دیکە دیسان سەرکوت و سەرکۆنە و ئەشکەنجە دەدرێن و تەنانەت بەشێکیان خراونەتە زیندانەکانی پەدەکەوە. ئەمەش دەرخەری ئەوەیە کە دەسەڵات ترۆپکێک یاخۆت با بڵێن تۆسقاڵێک لەو عەقڵیەتی بەر لە 12 ساڵ بەر لە ئێستا هەیبووە هەمان عەقڵیەتە و هیچ نەگۆڕاوە. دەبینین لە کاتێکدا کە یادی سەردەج عوسمان دەکەینەوە لە ئێستادا خاک و نیشتیمان لەژێر هەڕەشەی داگیرکاریدایە، بەڵام بێباکانە دەسەڵاتی کوردی لێ دەڕوانێ و هیچ باکێکی نییە و تەنانەت خاک دەفرۆشێ بە داگیرکەران. ئەمانە هەموو دەرخەری ئەوەن کە دەسەڵات گەیشتۆتە ئەم ڕۆژەی کە ئیتر گەلی کورد بڵێ بەسە. ئەگەر 12 ساڵ بەر لە ئێستا ئێمە لە باشووری کوردستان و لە ناو جەرگەی هەولێر وەک هەڤاڵان لێرە ئاگدار و شایەدن بەشێکیان یادمان دەکردەوە ئەمڕۆکە لە هەندەران. ئەمەش دەرخەری ئەوەیە کە ئێمەی کورد، ئێمەی ئازادی خواست، چالاکوانان، ڕۆژنامەوانان لە هەر کوێیەکی دنیا بین، ڕۆژ بە ڕۆژ قینمان بەرامبەر ئەو دەسەڵاتە زیاتر دەبێ و هیچ بستێکی خاچی ئەم جیهانە بۆ ئێمە فەرق ناکە هەر هەولێرە. واتە دەبێت دەسەڵات بەخۆیدا بچێتەوە، ئەگەر بەخۆیدا نەچێتەوە دڵنیابن دەرەنجامێکی خراپ چاوەڕوانی دەکات. ئێمە لە کۆتاییدا دووپاتی دەکەینەوە ئەو بەڵێنەی کە دابوومان بە سەردەج عوسمان و هاوڕێیانی، هەمان ئەو بەڵێنە دووپات دەکەینەوە لێرەدا، بەڵێن بە خوێنی شەیدان دەدەین، لەسەر خەبات و ڕێگای تێکۆشانی ئازادی خوازان بەردەوام دەبین. بۆیە لە کۆتاییدا دەڵێم قڕ بەسەر ئەو دوژمنەی کە هیوای بە بەندیخانەیە یاخود هیوای بە تیرۆرکردنی ئازادی خوازان و ڕۆژنامە نووسانە، شەهید نامرن.